في ساحة للعلم كنا نلتقي، والحب والإخلاص زاد قلوبنا، نمضي إلى نور اليقين ونرتقي قمم الفلاح وتاجنا أخلاقنا. في ساحة للعلم كنا نلتقي، والحب والإخلاص زاد قلوبنا، نمضي إلى نور. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه ومن والاه. جيشنا محاضرة كتاب الزكاة ولا كتاب الزكاة. تعريف زكاة للغة دا بمعنى نماو ملح تطهير ده قشا كردنو بيعرونتونو وطاقبونوا ولا شرع دا واجبية مالية ليتان ديار ليركوان تمشي واجبێکی ماڵیە لەسەر تائیفێک دەسە کۆمەڵە خەڵکێک کە تایبەت کراوە لە چەند کاتێکی تایبەتدا. حکمی زەکات تەمەشای لە حکمی زەکاتدا 82 ئاەت سەڵات و زەکاتی بەیەک بەستاوەتەوە. ئەقیموا الصلاة وآتوا الزكاة فإن تابوا وأقاموا الصلاة وآتوا الزكاة فخلوا سبيلهم. بمفهوم ئەدی ئەگەر نەیاندا بە مقاتەلە لەگەریان کە هەتاوەکو لێیان دەستینی زەکاتەکە. وەلە حەدیثدا بني الإسلام على 50 وانیا کەواتە مەفهومی ئیجماعی هەموو عولەما لەسەر ئەوەیە مەفهوم لەو ئاەت و حەدیثە واجبە زەکات و ڕوکنێکە لە ڕوکنی ئیسلام. لە چ کاتێک فەرز کرا؟ لە ساڵی دووەمی هیجری فەرز کرا، پێشی فەرزبوونی ڕەمەزان. حكمت سي لمشروعية زكاة. يكم حكمة لهم عبادتك دا تمشاكن يكم حكمة لهم عبادتك دا تحقيق العبودية لله، تحقيق عبودية له بالوردقار، تحقيق عبودية لله وكت يعني تي يعني هر عبادتك كالسرمن فرض كراوة يكمين حكمتي دا أويا كإمام إقرار كإنه رب العالمين رب وإيمج عبيدين. لبر أوي إمام ابن حزم داليتنسي دل ربنا عز وجل لا يسأل لماذا وإنما نسأله ماذا تأمرنا. لا يسأل عما يفعل. بلى لا يسأل عما يفعل وهم يسألون فعال لما يريد. لبر أوي رب العالمين لسرتي فرض كرديك واتدبي بيدي أو يكم حكمة. دوم حكمة تطهير المزكي من صفة البخل. یەکێک لە سیفەتە خراپەکانی ئینسان ئەوەی بەخیل، بەڵام کاتێک کەوە زەکات دەدەی لەو سیفەتە پاک دەبیەوە. دوامین حکمت تێدا تطهير المال وحفظه من الآفات، پاکبوونەوەی ماڵا و پاراستنیتی لە ئافات. وانیا الصدقة تدفع البلاء وانیا وتنميته وما نقص مال من صدقة زياد دكاتن وزيادته زيادة دكا. سالمين حكمة لزكاة دانسيا مشروعية زكاة مؤسسات الفقراء والمحتاجين بهانواتني أواني كهجال فقير تمشاي. حكمتي تشير حماية المجتمع من جرائم المالية كابراء بيويستي بهيز نبو ناسي فالشاشينات لو يتزريم بكا لو يظلم بكا مادام كاتك محتاجة دولتي إسلامي ياخد مؤسسة زكوي ديتن احتياجاكاني لو بردكاتو كابرا ناسي زريمة بكا بيويستي بالزريمانية ونيا اوان زريمة ليه دكن بلام على اكثر شيء اوان زريمة دكن كا اهلي هوانو اوانن كا ملزمين بدين. يشتر لحكمة كان إحلال المحبة والإخوة بين الفقراء والأغنياء. تمشاي أجر تمشاي أو رسمة بكين في أي ثروة لقر في أي خوارة سم محبتك لبينيان هي ونيا بابي أو من دارك ومن دارك إلى برسان دمري يعني سم محبتي يشيلوا مسلمان دمينه دولة من ديشي مسلمان كباركي هشتوا من دارج برسان دمري كلا يكون دولة بين الأغنياء منكم أجر زكاة دراء بارة هلا دز دوانا نامنة إسراف بكن بكيف خويا لدز دولة من دان بلكو فقير كش دقشيتوا
ونيا إخراج الزكاة من أسباب نزول الأمطار يشتر لا أمي إسلامي كوا أجر زكاتي دا خواي پروردگار بركت أسمان الزوي وأسر دا دباريني ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض. شروط وجوب زكاة سمرز يكمان هي لوازم بوني زكاة يكم مرز مانسيها حرية كسك بخوي عبد بو بخوي ملشي السيدة كيتي ناتواني الزكاة بدات ونيا بخوي ملكة ناتواني الزكاة بدات دوم أن يكون صاحب المال مسلما دبي مسلمان به كابراي كواب مخاطبة بزكاة لبروي خطاب كان لمسلمان أنا نقلوا أهل الكفر وما منعهم أن تقبل منهم نفقاتهم إلا أنهم كفروا بالله ورسوله وبرسوله هيك شتيك منعينك الكوانفقة كان يلي قبول كريتن ها إيماني النبو كواتا إيمان أولايا ولا حديث معاذ ادعوهم إلى شهادة أن لا إله إلا الله وأني رسول الله فإن أطاعوا لذلك فأعلمهم أن الله قد افترض عليهم صدقة فأعلمهم بيان رابقينا بيان بدا خواي پروردگار صدقي لسر واجب كردون تؤخذ من أغنيائهم فترد على فقرائهم لدى من دكانيا ورقلا بدا فقير كانيا يعني باشي إيمان هنانا باش شرطي سيمن امتلاك النصاب دبي بقاتا الريجي نصاب الريجي نصاب لهر مالك دا زياوازة مثلا لا حبوب ولا ثمار نصاب خوي هي لا حيوانات لا انواع لمر نوع دبي بقاتا تسل لا حشتر دبي بقاتا 20 سال او زدقاتا حشتر بينز مروا بزني ذاك اسدين السري هر يقلوانا لزير دا دبي بقاتا 85 غرام لزيب دا دبي بقاتا 595 غرام او نصاب كان يعني لو كم تربو زكاتي ليناك بنصاب شرط تعرمن استقرار الملكيه استقرار الملكيه يا دبي او مالا مالكي مسلماني هبه دبي خاونكي مسلمان به خاونكي مسلماني هبه نابي صاحبكي معنوي به وكو مثلا برين دزگای حکمت سار دفتری هيا ساري بس دا صورته زكاتي لسر واجبه لا لو دبر مالكي چينيه استقرار ملكيه او بخو مشروعي خيريه بمثابتي تي بيت المال اخو بيت المال زكاتي لسنيه دولت خو مالكي زكاتي لسنيه ونيا شرطي بينزم من مضى الحول صورانوي صال لا زكاة في مال حتى يحول عليه الحول هندق مال هيا زكاتي دبي ماري بسدا بالصورته بلام اويك ولا زوي دردي او مرزينيا اويك للزوي دردي لمعادن لا زراعه وهروا للركاز كم اموالي كافرا ببينيو زكاة الدين فيش بين سر زكاة الدين أو الرأي علماء كان مذهب الإمام الشافعي كباسي دكين دواي يك تعليق خمان للسريان الدين يكم يعني من له دين على معصر أو مماطل فإنه يخرج زكاته إذا قبضه لعام واحد على الصحيح أو الرأي الإمام مالك درك كسك أتو زكاة الداية كسك قد الداية كسك قد الداية كسك كأمن أو قدم دايتوي أو كابراي نام داتو يعني نيتي بن داتو يعني مماطلا بيدا كان نام داتو حتى دايات 20 صالي باش 20 صالي باركم داتو دو دفتر ملكنيتي باش 20 صالي دم داتو كدم داتو ام دو دفتر كم كتا دستي دڵێ زەکاتی 1 ساڵی بدە کە 5 وەرەقەیە لە دوو دەفتەرێ یعنی 19 ساڵ بەبێ زەکات بوو ئەو ماڵە باشە ئەوە ڕەئی ئیمام مالیکە علەماکانی دوای مەزەی ئیمام شافعی ئەویان قبول کردی دووەم وأما إن كان له دين على مسر فإنه يزكيه كل عام بلام أجر أمن زكاة قردم داب وكسك أو كابلا يقولي كاكا هيتم هركاتك ويستد الدمو طلع أواه هم صالح ده بزكاة بدا ساعة مال هم صالح ده بزكاة بدا يعني من دفترك مدايتا ما مستدي داري كاتك ودفتر مدايتا ما مستدي داري دريتن كاكا من هم صالح آمادم هر وقتك بيستد أمن أو دفتر الدمو هر وقتك بيستد الدمو كواتا أمن دبي همو صالح
زەکاتی ئەو دەفتەری بدەم لەبەر ئەوەی کە دایکمە مامۆستادیداری ئەو ئامادەیە بمداتەوە. سێمیان دەڵێن ئەو جارەیان ئەگە ئەمن قەردار بووم 4 دەفتەرم لە دەستە 2 دەفتەریشم قەرداری مامۆستادیداریمە کەواتە تەنها زەکاتی 2 دەفتەری دەدەم. ئەو جارەیان 4 دەفتەرم لە دەستە 4 دەفتەریش قەرداری مامۆستادیداریمە کەواتە ئەمن هیچ زەکاتی نادەم. ئەوە لەسەر مەزهەبی ئیمام شافعی. بەڵام تەماشا ئێمە پێشی بێنە سەر ئەو مۆزوعی ئەوە هەمووی ئیجتیهاداتە. یەک حەدیثی صحیحمان یەک حەدیثی صحیحمان نییە لە بابی دەینی زەکات. لە مەسئلەی دەینی زەکات یەک حەدیثی صحیحمان نییە. هەر حەدیثێک باس کرابی یان ضعیفە یان معللە یان مەوضوعە. ئەویت کە دەمینێتەوە بەس ئیجتیهادی عولەماکانە. کە هاتە سەر ئیجتیهادی عولەماکان یعنی بابەکەمان موسعە دەتوانین قسەی تێدا بکەین. وانە؟ بەڵام ئەگە حەدیثێک هەبوایە تەواو تەسلیم دەبووین. بەڵام مادەم حەدیثەکان هەموو ضعیفن هەموو ئیجتیهادات و ڕەئیە دێن دەگەڕێن بزانین الذين يستمعون القول فيتبعون أحسنه بزانين چیان دەگونجێ لەگەر باشترین ڕەئی. جارە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبی دەڵێتن زەکاتی دەین کە ئەمن کە ساعر قەردم 2 دەفتەرم دایتە کاکدیداری ئەمن دەبی هەموو ساڵێ 5 وەرەقەی زەکات بدەم کاکدیداریش دەبی هەموو ساڵێ 5 وەرەقەی زەکات بدە. لۆ دەبێت لەبەرەوەی ئەمن ساعر ماڵم یاننا ساعر ماڵم وانە باش ئەدی کاکدیدار بۆ دەیدا دەرێت لەبەوەی کاکدیدار پارەکەی لە دەستە پارەکە گەشە دەکا مادەم گەشە دەکاتن کەواتە ئەویش دەبی زەکات بدە. تەماشای یعنی 2 زەکات لە یەک ماڵ ئێمە معقول نییە هیچ دەلیلێک نییە خەکوو دەبی 2 زەکات لە یەک ساڵی لە یەک ماری خوای گەورە یەک زەکاتی واجب کردیە. باش ئەوەی دووەمیان دەڵێ کاکە کابرا کەنیتی بداتەوە کەنیتی بداتەوە دەرێ با 1 ساڵی بدا ئەدی 19 ساڵەکە چێ بدا دیسان حەلمان دیار نییە. ئیمامی ئیبن حەزم دەڵێ کاکە ئەم بۆ کاتێک کە دەڵێن کاکدیدار مادەم ئامادەیە زەکاتەکەمان دەداتەوە قەردەکەمان دەداتەوە کەواتەوە ئەم گۆ دەڕێن بە مەسابەتی ئەمانەتە مادەم بە مەسابەتی ئەمانەت بی ئەوە ئەو کاتی ئەمن دەبی زەکاتەکەی بدەم وانە ئەم ساعە ماڵەکەم. ئیمام ئیبن حەزم دەرێوانە لۆ دەرێ قەت قەرد بە مەسابەتی ئەمانەت نییە. قەرد و ئەمانەت دوو شتێک جیاوازن القیاس مع الفارق 2 قیاسی جیاوازن. لەبەر ئەوەی کاتێک ئەگەر ئەمن 2 دەفتەرمدا کاکدیداری گوتم ئامانەت بیلەکنت دەتوانی وەرەقەچی لێ دەربینی کاکدیدار ناتوانانی ئەمانەتەوە نیە ئەمانەتەوە لەدەستی ئیلا دەبی ئیزن لە من وەربگری. بەڵام ئەدێگە 2 دەفتەرم بە قەتدایە دەتوانی لێرە چۆ دەرێ هەموو بستێنیاننا دەتوانی بکاتە هەدیە دەتوانی بیستێنی دەتوانی بکاتە سەدەقا دەتوانی معاملەی پێ بکە حەقی تەسەڕوفی کاملی هەیە. کەواتە لێ ئیمامی ئیبن حەزم دەڕێت نە ئەم گۆ کەسان نەتان پێکە قەولی صحیح وایە چێ پارەی لە دەستە ئەو زەکات دەدا چێ پارەی لە دەستە ئەو زەکات دەدا. دەرێ لۆ لەبەر ئەوەی ئەمن کە 2 دەفتەرم دایتە کاکدیداری بە قەرت باشە ئەو وا تیجارەت پێ دەکا ئیش خۆی پێ دەکا مادەم تیجارەت پێ دەکا قازانج دەکات نمووی تێدا هەیە وایە قازانج دەکا. ئەمن ئەوە سار سوڕاوە 2 دەفتەرم لە کنەویە چم قازانج کرد زەکاتەکەش دەبی بدەم 5 وەرەقە سارەچکەش 5 وەرەقە سارەچکەش 5 وەرەقە 10 ساڵ لە کنی بوو 50 وەرەقەم زەرر کرد ئەویش ساڵێ 50 وەرەقی قازانج کرد وا معاملە بە ئیشی منیش دەکا بە پارەی من. لێ ئیمام ئیبن حەزم دەڵێ کاکە پارە لە دەست چێ بوو ئەو زەکاتی دەدا ئەمن بە خۆم کە بە قەردم دایتەوی ئەو بە خۆم سەدەقەکەم کرد کە سەدەقەم کرد معقولە لە ناو سەدەقەی سەدەقە چکە واجب بی لە ناو سەدەقەی سەدەقە چکە واجب نابی وانە کەواتە لێ پارە لە دەست چێە پارە لە دەست چێ ئەو زەکاتی دەدا. باشە ئەو جارەیان کاکدیدار خانی دروست دەکا داوای پارەم لێ دەکا و دەرێ پارەم لێ بڕایە
دوو دەفتەرم بە قەرد بدێت دوو دەفتەرم دایە ئەویش خانەکەی پێتەواو کرد چۆنا و خانی دانیشت ئێستا ئەمە قەردم دایتەوی پارەکەی من ڕۆی والەکە نەبیە ئەوە سەدەقەکەم کردی قەردم دایتێ ئەویش پارەی لە دەست نەما نە هیچی لە دەست نەما بە خانی دایە زەکات لە چ بدا پارەکەی نەما هەتا زەکاتی لێ بدەین وەنیا نە پارەکە لەکنە من مایە نە لەکنەوی مایە کەینێ ئەو هەی بوو داوە من دوو دەفتەرەکەی داوە من کە پارەکە گەیشتەوە دەستە من لەو ڕۆژەی ڕە ئەم ساری حسێب دەکەمەوە ساری بەسە سوڕاوە زەکاتی دەدەم و ئیلا پارە لە دەستە من نما ئێستا مەفهومە ئەوە ڕەئی ڕاجحی ئیمام ابن حەزمە والله ئەعلەم قەولێکی صحیحی ویە چەند 20 سال با لەکنەوی بی ئەم چ عیلاقەم پێدا کە وەرم گرتەوە لەو ڕۆژە حسێبە هەمووی لەو ڕۆژە حسێبە کە دەکەتەوە دەستە من پارە لە دەست چێبی ئەو زەکاتی دەدا ئەو دەری زەکاتی بدە چ دەگۆ ئەم پارەکە دایکمە تو ئەتو کاسابەت پێ دەکەی تو دەری بدەیت ئەو بەڵام ئەگەر دابمە تو ئەتوش بەخانی دایچوێ ناوی پارە لە دەست نەما زەکاتی لەسەر نەما نە پارەکە لەکنە تومایە نە لەکنە من مایە زەکات لەسەر شتێک دەدرێت کە نما چەند ساڵ لەناو بازاڕی شتی معامەلە شتی دەکەم لێنیشی زانمەیە ساڵانە کە توانم زات کردیا سادە ماوادی خۆم هەموو زات کردیا چەندم هەیە هەفتا وەرەقەم هێشتا وەرەقەم هەیە دەفتەرم بچەند چەندیشم لە بازاڕی لە قەردە لەکەم سەر لۆ تو لۆ دوولاتە ئیشم کردیا بە قەرد هەموو پارەکە خڕ دەکەم میسالە دەنێ تەماشای قەردی ئەهلی بازار فەرقە لەگە قەردیت کە قەردی ئەهلی بازار ئەگەر حولی بەسە داتێ نەپەڕی ئەگەر حولی بەسە داتێ نەپەڕی ئەوە ماڵە لەکنت من مامۆستاژان مەسڵم یەک قسە بوو یعنی مەفهومەی کە چەند ساڵیشە بڵێن بەس ئەو ساڵی چوونەوە ئەگەر هەر ساڵە نەبووە ئەوجە دوو وەرەقەبی سێ وەرەقەبی بەو تەریقەی کە زەکاتەکەمدا میساڵەن دانێ لۆ خۆم دەفتەرەکەم واتەیە 50 وەرەقەش بدەکەن چەند برایەکە ئەوە هەموو خەڵکتەوە دەکات دەفتەرونی دەبێ وە بکەیت ئەوە دەفتەرونیوە چەندی بازاری قەرداری می جملەتی میساڵەن دانێ هەفتا وەرەقە قەرداری هی دوو سێ جملە چەند هەفتاکەم لێت هەشتا وەرەقەی ئێستا دێنە سا عروضی تیجاری لەناو عروضی تیجاری ئەو مەسئلە لۆ باز دەکەم باشە جارێ ئەوە باسی قەردمان کرد قەردێک کە عیلاقەی بە تیجارەتەوە نییە قەردێکی سەدەقەیە ئەو عیلاقە بە تیجارەتەوە نییە ئەمە دەبێن دەبی حەول نانە دەبی حەولی بەسەدا بسوڕێ ئەدی دەبی حەول باسمان نەکرد بەرێ ئەویش دەبی حەولی ساڵی بەسەدا بسوڕێ ئایا بە مردن زەکات لا دەکەوی کەسێک کەوا زەکاتی نەدایە و مرد تەماشای اختلاف هەیە لۆچە اختلاف هەیە ئێستا با پرسیارێک لەم گۆ کە من گۆژ اختلافتان دروست دەبی زەکات لەسەر مالیکی ماڵەکەی واجبە یان لەسەر ماڵەکەی واجبە لەسەر مالیکەکەی یان لەسەر ماڵەکەیە لەسەر صاحبەکەی واجبە یان لەسەر پارەکەی ها اختلافتان دروست بوو تەماشای اختلافتان دروست بوو اختلافەکە عینەن فوقەها اختلافیان لەوەی لۆ دروست بوو ئایا زەکات لەسەر مالیکە یاخود لەسەر ماڵەکەیە قولی صحیح وایە لەسەر ماڵەکەیە خذ من ئەغنیائهم تأخذ من فخذ من ئەغنیائهم ڕاوەستێ لە دەوڵەمەندەکانیان وەربگرە باشە کە لە دەوڵەمەندەکانیان وەرگرە لەوان وەرگرە خیتابەکە موجه لۆ ئیمانداران ئەقیموا الصلاة وآتوا الزەکا وانیا لەسەر مسلمانەکەی واجبە لەسەر مالیکەکەی واجبە بەڵام باشە کە ئەگەر گوتمان لەسەر ماڵەکەی واجبە وەکو ئیمام ئەبوو حەنیفە ئەوە بە مردن عەفو وەکو هەندێک لە ئیمامەکان بە مردن کۆتایی نییە بەڵام ئەگەر گوتمان لەسەر مالیکەکەی واجبە لەسەر ماڵەکەی واجب نییە وەکو ئیمام ئەبوو حەنیفە گوتنی کابرا کە مرد تەواو ئەو ماڵە ئیوی نمە بۆ ئی واریسەکان مادەم بۆ ئی واریسەکان زەکاتەکە تەواو ڕۆی ئەو لە خۆی عقوبەی خۆی دەخوا مادەم زەکاتی نەدا باز لێرەدا تەماشای عولەماکانی تر دەڵێن کاکە لەسەر ڕای ئیمام ئەبوو حەنیفە ئەمەش تەسلیم بووین زەکات لەسەر مالیکەکەی واجبە وایە لەسەر ماڵەکەی نیە لەسەر مالیکەکەیە
لەسەر صاحب ماڵەکەیە دەڵێن میراث کە دابەش دەکرێت میراث دوو مەرزی لە پێشە من بعد وصية يوصين بها أو دين دەبی وەسیەت و دەینەکە بەلا بندرێ ئەو زەمیراتەکە دابەشکرێ باشە دەڵێن ئایا زەکاتەکە دەینی رب العالمینە لەسەریاننا دەینە فدين الله أحق بالوفاء قەردی پەروەردگار ئەولاترە وەفا بدرێتەوە کەواتە دەبی بدرێ ئی ئەو ساڵی کە تێدا مردێ دەبی بدرێ باشە بەڵێ لەسەر مالیکەکەی بەڵام قەردارە مادەم قەردارە میراثەکە دابەش ناکرێت هەتا قەردەکە دەدرێتەوە قەردەکەمان وەچدا ئەو زە دابەش دەکرێت ئەگەر بەڕێی دووەم بی وەکەوەی باس کرێت چار دەفتەرەکەی سەنتەری وەکو نمونە ئەگەر بەڕێی دووەمی دەبی بدرێت لە چار دەفتەرەکەی مالیکی شکەیە نانە لەو کاتیش ئەمە گوتمان ئەو مالیکی هەیە بەڵام مالیکەکەی مردیە بەڵام ئەو نەوعا وەکو سنتەر ئەوە مالیکی نییە بەڵام ئەوە تەغیری مولکیەتە لە مالیکەک لۆ مالیکەک لە بابەوە دەچیرۆ کوڕ ئەو پارە بۆ ئی کوڕەکان ئێستا وان زەکاتی بدەن یان نەدەن لەبەرەوەی باب مرد وانیا ئەوە بەڵێ هەر ئەو ساڵ لەبەرەوەی خۆ ناکرێت نازانێت و داخۆ دایکی نەیدا بەڵامی ئەو ساڵی ئەگەر نەیدا بوو معلوم بوو شایەت هەبوو کەوتی کابرا گوتی نەمدایە دەیدوست ناخذ دستخوش الأموال التي تجب فيها الزكاة هیچ ساڕەکی نەدایە یەک ساڵی لەسەر واجبە قولی صحیح وایە یەک ساڵی لەسەر واجبە بەس ئەو ساڵێ کە تێدەمرد آخر قولی صحیح وایە یەک ساڵە هەندە قولی شێ دەڵێت چەند ساڵ نەیدایە غەلبەی زەنی کوڕەکەی چەند ساڵ نەیدایە دەبی هەمووی بدە ئەو قەولەشمان هەیە بەڵام قولی صحیح چێ دەری نەیدایە کابرا نارم دوو ڕەئی هەیە ڕەیەک هەیە دەڵێتن دەبی هەموو ساڵەکان حساب کرێ و بدرێ لەبەر ئەوەی ئەوەش دەینە و قەردە لەسەری ڕەیەک شێ دەڵێت تەنها ئەو ساڵەکە تێدا مردیە بەڵام ئەمیش قەناعەتم وایە ئەگەر ئێمە بێنە سەر ئەو ڕەیەی الدین الله أحق بالوفاء دەبی هەموو بدرێت کوس لە سەفر دەوڕەمەند بێ ئەو زەویدا ئەگەر فەقیرێک نمونە فەقیرێک ئێستا لەو ساڵەوە پارەی دەبی مەقسەد 50 وەرقەی دەبی دەفتەرێک دەبی مەبەستی وایە خانم ئەگەر گەیشتە نیساب ئەوە دەوڵەمەندە ئەگەر گەیشتە نیساب دەوڵەمەندە ئەگەر نەگەیشتە نیساب فەقیرە تماشى أموال التي تجب فيها الزكاة هي 4 صار مالمان هيك زكاة لواجبة يكم يعني أو حيواناي كلا دورة ودلوارة تكرم نقدا بستي بي فبرأ إذا بستي نصابي فرق لقروي أجد ذيك عروض تجاري فرقي هي مقدار زكاتك تسدي لي دري دوم يعني الخارج من الأرض أو كلا زوي دردي لتس لا زراعة ولا معادن ولا الركاز سهم يعني الإثمان أو عنيك بەهایەکیان هەیە لە زێر و زی و لە پارەی نەقدی و لە چەکی بانقی چارەمیان عروضی تیجاری ستا یەک دێنە سەری زەکاتی ئەنعام سێشتە الئیبل والبەقەر والغەنم غەنەمیش مەڕ و بزنە ئەوانە پێی دەگوترێ ئەنعام و لە مەزەری ئیمامی شافعی دوو مەرزی هەیە مەرزەکیان ئەوەیە لۆ شیر یاخود لۆ وەچە ڕاگیرابی يعني أمن أجر 50 قاشم هبي بلام زوتيان بيدكم ياخذ 50 حشترم هي بلام كاروانيان بيدكم وتجارتيان بيدكم أو زكاتي لنا كبير مذهبي إمام الشافعي رحمة الله عليه لو وسو لو شيري راجي لابي ودومين مرزيان أوي دبي سائمة بي دبي لدري بلا وري لدري بلا وري بلام أجر أمن دابستيم كردو أو حكمه كيدا قوري لبلغ حديث يكمان هذا في كل إبل سائمة في كل 40 ابنة لبون لهر حشتر كلا درة ولا لوري لهر تسر حشتر بنت اللبونك واجبة نصار حشتر تمشي هتا صار حشتر تبي هيت اللي صار واجبني لا بينس هتا نو مرة جيا بزنك لا دلو بازدا دلو صاردا دبتدو بازدا لو نوزدا دبتسي 22 دەبتە 4 یعنی لە 5 دەست پێ بکە هەر 5 قلێکی دەکەتە سرێ مەڕێک یا بزنێک ئەگە کارە مەڕ و بزنی نەبوو بە قەدەری مەڕ و بزنەکە دەبی سەدەقەی بکە قیمەتی مەڕ و بزنەکەی دەبی بکاتێ
باشە یعنی 24 حشتری هەبوو دەبی چەند 4 مەڕیان 4 بزن ئەگە نەیبوو پارەی 4 مەڕیان 4 بزن لێ بداتە فەقیری 25 حشتر لۆ 35 حشتر بنت المخاضی دەدا بنت المخاض ئەو حشتەیە کە عمری 2 ساڵە لۆ پێ دەگوترێ بنت المخاض لەبەر ئەوەی داچی ئەو زارە زجی هەیە بەخۆی عمری بوویتە 2 سال داچی زجی هەیە پێ دەگوترێ بنت المخاض تەمەنی 2 ساڵە لە 36 هەتاوەکو 45 بنت اللبونە بنت اللبون ئەو حشترە مێیەیە ئەو زارە داچی شیری دەداتە فەرخەچکە شیری دەداتە خوشتیان برای بەخۆی عمری بوویتە 3 سەر ئەو زارەیان لە 36 هەتا 6 دا ئەو زارە 15 بەسەر کرد تەماشای لە 36 هەتا 6 حقەچی دەدا حقەچیا ئەو حشترەیە کە عمری بوویتە 4 ساڵ حەقی ئەوەیە بەشوو بدرێ حەقی ئەوەیە چا بکرێتەوە لە حشترەکی نێر یعنی دەتوانرێ زجی ببی ئەو حشترە حەقی ئەوەیە زجی ببی نە حەقی ئەوە دەتوانێت ینی لە 4 ساڵی حشتر ئەوە لە 61 هەتا 75 جزعەچی دەدرێتێ جزعە ئەو حشترە ئەو زارە بەخۆی شیر دەدات 5 ساڵیە ئێستا پرسیار زجی کردێ بەرە تەماشای ئێستا پرسیارێک لەبەر چێ 35 حشترت هەبی بنت المخاض دەدەی 2 ساری ئەو زارە 35 حشترت هەبی بنت اللبونی دەدەی 3 ساری ئەو زارە 6 حشترت هەبی 1 حەقەی دەدەی 4 ساری یعنی 4 ساری حشترێکی 4 ساری باشترە یان حشترێکی 2 ساڵی گۆشتی چیانیان ناسکترە ئەلی لۆ چ 4 ساڵێکە مهمت لەبەر زاوزەیەکەیە لەبەر ئەوەی 2 ساڵەکەی دەبی 2 ساڵێکە خزمەتی بکەیت ئەو زە زاوزێ دەکا بەڵام 5 ساڵێکەوە حازرە یەکسەر حازرە بە فەرخەوە تەماشای دیتت کووە ئەو هەڵەیە یعنی عمرەکە لە 5 ساڵی دەگاتە ئەوەی نموو بکاتن ئەو حشترە گەشە بکە هەتا 5 ساڵیە حەقی نمووی نییە مادەم حەقی نمووی نییە کەمتر پارەی دەکات چونکە دەبی زیاتر خزمەتی بکەیت ساڵەکە تو خزمەتی بکەیت لۆیە 5 ساڵێکە باشترە بەڵێ بنت اللبون ئەو حشترەیە کە عمری 3 ساڵە داچی شیری دەداتە فەرخەچیکە نیسابی چێری چیە هەتا 29 چێرت هەبی هیچ لەسەر نییە لە 39 چێرێک کە عمری ساڵێکی تێپەڕاندبی واجبە لە 59 چێرێک کە عمری 2 ساڵی تێپەڕاندبی واجبە ئەو زەوجە دوورە دەیە خوارێ تەبیع ئەو چێرەیە کە ساڵێکی تێپەڕاندیە مسنە ئەو چێرەیە کە 2 ساڵی تێپەڕاندیە لە 69 دوو تەبیعان یان دوو تەبیعەتان 79 مسنە و تەبیعەک 89 مسنەتان 99 أو هذا السيدوي وهكذا ما زاد على ذلك في كل 30 تبيع وتبيعة وفي كل 40 مسنة نصاري مروا بزن نصاري مروا بزن هتا سيونوي هي تل سنية تل مرت هبو لتل هتا سطو بيستي يجمر واجبة يجمر كعمري لسارك كم النبي لسطو بيستويك هتا دو سطي دو مر لدو سطو يك هتا وكو سي سطو نو سيمر لباش ايش هر سطك مرة شي زيادة كر الخارج من الأرض أوانيك لزويد يتدري سيشتر حبوب ثمار دانا يلو بروبومي كشتكاليا كان ياخذ المعادن أوانيك لزويد يتدري لمعادن كان لنفت لآسن ولا مس ولا هشتك لزير ولا زي ولا أنا الركاز أو ما علي كافرانا كبزي ما وو كلكاتي خوي كراتا لجير زويو أتو ديبينيو أو بيدا قلت الركاز زكاة حبوب الثمار لما زال الإمام الشافعي هاتي دانوي لبي زكاتي لسر واجبة همو دانوي لك
باشە هەموو دانەوێڵک زەکاتی لەسەر واجبە وە لە ثیماریشدا لە میوەجاتدا دوو مەرجی لۆدانایە یەکەمیان دەبی بپیورێ ئێستا شفتی دەپیورێ ناخرێتە ناو ڕوبەی وەنیا بە کەیلومی ئەوە ناپیورێ نانا مکیال مەقسەدمان لەوێ بە ساع بپیوی ساع معنی بێخێنە و وەکو ئەوەی ڕوبە دەخرێتە ناو ڕوبەی شفتی گندۆرە دەخرێتە ناوی ئەوە ناخرێت ئەوە یەک لە مەرجەکانی دەی بپیورێ نا پیوانی چیرۆی نا پیوانی ڕوبە مکیال بە مکیال ساع شتێکی ئەوەندە قۆدیەکی ئەو حالە تەمەشای یەکەمیان بپیورێ لە مەزەی ئیمام شافعی خر بکرێ هەڵبگیردرێ مێوەش هەردەگیردرێ یان نا هەردەگیردرێ جیزیش ئەوە ناکرێ ناپیورێ ئەوجا تەمەشای لەوەشان اختلاف هەیە لە جیزی تەمەشای بەڵام خورما قەسب هەردەگیرێ دەپیورێ و هەردەگیردرێ و مێوژیش دەپیورێ و هەردەگیردرێتن لێ دەبینین چار مەرجیان دانایە علەماکانی مەذهب ئیمام شافعی ڕەحمەتی خوا لێبێ دەڵێ یەکەمیان ئەن یەکونە مەملوکەن لشخص معین وەقتە وجوب الزەکات بەڵام ئەگەر ئەمە عاردەکمان هەبوو عاردەکەمان وەقف بوو لە مزگەفتەچی ئەوە زەکاتی لێ ناکەوی مادەم ماڵەکە ئی موسڵمانەچی نییە دومیان ئەن تەکونە مولکیەتون فەلا زەکاتە فیما لا مەکیلەتون فەلا زەکاتە فیما لا یوکال دەبی بپیورێ ئەگەر نەپیورە زەکاتی ناکەوێت سەرێ سێم ئەن تەکونە مدەخیڕەتون دەبی دەخر بکرێ هەر بگیردرێ ئەگەر هەر نەگیردرێتن بە هەمان شێوە زەکاتی لێ ناکەوی چارەمیان ئەن تەبلغ نیساب الشەرعی فیها دەبێ بگاتە نیسابی شەرعی ئێستا دێنە سەرێ وەقتی وجوبەکەی چ کاتێکەوە دانەوێڵە پێگەیشت یاخود بەروومەکان پێگەیشتن تەواو بوونێ ئەوەیان زەکات نییە ئەوەیان سەدەقاتی مطلقە سەدەقەی مطلقە نه ئەوە علاقەی بە سەدەقە نییە ئەوە سەدەقەی مطلقە ئەوە حەقێکە بیدەی بەبێ زەکات و علاقەی بە زەکاتەوە نییە ئەو ئاەتە باشە دوای بڕۆ لەسەر تەفسیرەکەشی ئەو ئاەتیان و ئات و حەقه یومە حەصادی سەدەقەی مطلقە یعنی خێر بکە کە بڕیتەوە دووریتەوە لەو ڕۆژەی خێرێک بکە هەموو تەفسیرەکان متفقن ئەو ئاەتە لۆ سەدەقەی مطلقە زەکات نییە باشە قدر النصاب الشرعي فيها قدر النصاب الشرعي النصاب 5 أوساق والوسق 60 صاعا والصاع تقريبا 2 كيلو نيو فيكون النصاب 600 صاع وبالمكيال 612 كيلو غرام لا دانەوێڵی 612 کیلۆگرام دانەوێڵە واجب چەند تێدا واجبە تەمەشای ئەگەر بە باران بارین بوو یاخود بە ڕووبار بوو ئەوە دەیەکی واجبە دەیکەینە دە بەشێک دەبی بدرێتە فەقیران بەڵام ئەگەر بە مەڕەشە و بە بیر و بە ماندووبوونی خۆمان ئەومان دەرهینا و دامان ئەوەیان دەبتە نیوەی دەیەکەکەی دەبتە نیوەیوی لە 20 بەشی یەک بەش باشا تمشاي فيما سقت السماء والعيون أو كان عثريا العشر وما سقي بالنضح نصف عشر نيوي ديتشي يعني لبستيك أو زاد دفتني نيو يعني نيوي بديك نيوي بزيك أو هاي ليدي المراد بالمعادن معادن أو زاريان معادن سيا هشتك للزويد يتدري بلام نبات نبي يعني كشتكال نبي وكو زير وزي ونفتو هر يقدانا ولو استا معادن بيتي حكومات خلقنا معايا إلا لكنا ما نبيتن هر كسا كبير نفتي خوي هي نا حكومات نايدة حكومات دستو بيت المال وقتی وجوبەکەی چ کاتێکە لەو وەختەیەکەوە تەصفیە دەکرێت وەچی تەصفیە کرا ئەو کاتە چەندی تێدا زەکات دەدەین ربع العشر ربع العشر ومنه من قيمة المعدن إذا بيع ربع العشر چەندە 102 بەڵام شتێک ئەگەر لە دەریا دەرهات زەکاتی لەسەر نییە ڕیکاز چییە ئەو ماڵی جاهیلی و کافرانەیە کە کاتی خۆی بەجی مایە بناسرێتەوە کە ئەمە ماڵی کافرانە
بەڕەمزێک بە نووسینێک بە سەلیبێک بە شتێک بزانی ئەوە ماڵی کافرانە و هەندێک لە عولەماکان دەڕێن دەبی بزانی ئەوە ئیسەدەمی جەهالەتە نابێ ئیسەدەمی موسڵمانان حساب نییە بەڵام ئیمام ئیبن حەزم دەرێ ئەتیبار بەوەی نییە ئەتیبار بەوەی بزانی ماڵەکە ئی کافرانە ئەگەر زانیت ئی کافرانە تەوا ئەوە ڕیکازە چوە کاتێک لەسەری زەکاتت واجبەگە ئەو ماڵەت دیتەوە کوپەچی زێڕت دیتەوە زانیشتەوە ئی کافرانە ئەو کاتێک کە دیتەوە لەسەری واجبە چەندن لە واجبە 5 وەفی ریکازی خمسون دەکەی 5 بەشێک بەشەکی دەکەێت زەکات کەم بیان زۆر بی نیسابی نییە نیسابی نییە کەم بوویان زۆر بوو لە 5 بەشی بەشەکی دەکەی زەکات زەکاتی ئەسمان المراد بالأثمان مەبەستمان لە بەها ئەوەیە کە زێڕ و زیو یا شتێک کە قیمەتی وانی هەیە لە ئەوراقی نەقدی و لە چەکی باق دليل سيا لسر وجوب وانا الذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم أو أنا مزجاني جهنمي أم دكوا زكاة نادا للزير وزيو باشا ولا صحن هاتي لحديث أبي هريرة رضي الله رحمة قالبي ما من صاحب ذهب ولا فضة لا يؤدي حقها إلا إذا كان يوم القيامة صفح له صفائح من النار هل كسيك زير وزيوي هبي وحقين ذات إلا أجري لبردكري نیسابی چەندە نیسابی یان ئەوەتە ببتە 20 مسقال زێڕی شەرعی کە دەکاتە 85 غرام یان بکاتە 200 درەمی ئیسلامی کە دەکاتە 595 غرام زیو لە زێردا 85 غرامە لە زیودا 595 غرام کە دەکاتە 190 مسقال زیو یانیش دەکاتە 70 مسقال زێڕ ئی ئێستامان 70 مسقال زێڕی ئێستامان دەکاتە 85 غرامەکە ئەگە 70 مسقال زێڕ هەبوو زەکاتی لێ دەکەوی 70 بوو دێت دەکەی لە 90 دەکەوی 20 شەرعی 20 شەرعی کە 20 درهەمی قەدیمە 20 مسقالی قەدیم کە دەکە 85 غرام 85 غرامەکە ئێستاکە دەبتە 70 مسقال لەبەرەوەی مسقالی ئێستا 5 غرامە باشە ئیکاتی خۆی 4 غرام و شتێک بوو یەک دوو حەبە بەڵام ئێستا زەکاتی حولی هەفتەی دابێ ئینشاءالله بە تەفاسیلی باسی دەکەین زەکات لە حولی زێڕی ئافرەتان زەکاتی لێ دەکەوی یان نا واجبەکە چەندە 102 لە پارە و لە زێڕ و زەکات و لە چەک ئەوانە 102 زەکاتی لێ دەدرێت عروضی تیجاری لە عروضی تیجاریدا عروضی تیجاری ئەو ماڵەی کەوا دەکڕی و دەفرۆشی اختلاف هەیە ئایا ئەو ماڵە زەکاتی لەسەرە یاخود سەدەقەی لەسەرە ئیمام ئیبن حەزم دەڵێ زەکاتی بە مقدەری لەسەر نییە سەدەقەی مطلقی لەسەرە سەدەقەی مطلق یعنی هەر کاتێک فەقیرەکە دیت بیدێ هەر کاتێک محتاجەکە دیت دەبی بیدێ بەڵام زەکاتی مقدەر و ساری بە سەدا بسوڕێتەوە نیتی بەڵام ئائیمەکانی دی باقی هەمووی دەڵێن ئەوەش داخلی ئەویە بدليل والدليل على وجوب الزكاة في عروض التجارة دري خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها باسي مالك خذ من أموالهم مالكان يعني ماذا دري خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم لمالكان ويقرأ واتا أو مالا عروض تجاريش دقرتوا عروض تجاريش مالا ونيا ماركت هي باي بيز دفتري تدا هي باي 1 مليون دولار تدا أوج مالا دركواتا وقوله تعالى والذين في أموالهم حق معلوم للسائل والمحروم لسان باسي مالي كذا وقال شيخ الإسلام ابن تيمية رحمه الله الأئمة الأربعة وسائر الأئمة إلا من شذك ابن حزم ظاهر رحمة خوالبي متفقون على وجوبها في عروض التجارة هميا متفق لسر أو إلى عروض تجارة واجبة دونيو بەڵام ئیمام ابن حەزم دەڵێ لە عروضی تیجارەی سەدەقەی مطلق واجبە نەک زەکات باشە دەبێت لەبەر ئەوە تەقیم ناکرێت تەقیمە ئەوەی باسی تەقیم دەکە حەدیثەکان هەمووی ضعیفە لە لایوی وایان ئەسەریان حەدیثی ضعیفە
لا يا إمام ابن حزم تقييم كردنك يعني حساب كردن بزاني أو تسندي دكات سنديناك أو زا أو دريتن باش تقييم دكي بسي تقييم دكي بزير يان بزيو أجا بزير تقييم دكي فرقة بزيو تقييم دكي فرقة أو زا لو شان اختلاف هي فلو رأي راجح لو بأيما چونك خلشي ما أجا بري زكاتي زكاة بمقدري لسا عروضي تجاري وازمنية بس صدقي مطلق واجب الصدقة هناك يكشان هربع بدا تسا رأي أئمي أربعة كإم الشيخ الإسلام يجدرت أو قولة شي صحة بزكاة كي بدا بلى هم صالح كابراي بازاري كأشياء بقرد دا وبقرد وردقري فرق لقا أو كسيكا وقردي بالصدقة دا أمن كذا دم كاقدي داري دو دفتري دمي أو هي تجارتك لبيني منوينيا بيستي بيلوي دايتمي أيش دو خودس إيش بيلكا أو دينك كدليل بنيسين لبيني خومان يا شايات بي لبين من كدين أو دايتمي أيش دس إيش بيلكا حكمي أو ديني فرق لقر أو ديني وكو باس تذكر استا كابرا لبازاري تسندي دفروشي وتسندي دايتقد وتسندي وردقرتو باشا أو يندري حساب بكري وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه في ساحة للعلم كنا نلتقي والحب والإخلاص زاد قلوبنا نمضي إلى نور اليقين ونرتقي قمم الفلاح وتاجنا أخلاقنا في ساحة للعلم كنا نلتقي والحب والإخلاص زاد قلوبنا